دەم باش بینەرن هێژا خۆش دوی دەبێ خەلەکەدا ji بەرنامە جوانێکەوێ تاوەرێ me yê vê carê li ser maniye diyaneta manî bi mêvendariya mamostaya zor berêz Saîd Mamezînî nivîser û vekoler da vê babetê baş şîrove bikin. Mamosta destpêkê to bixêr hatî û spas bû dev derfetdaya me. سپاسیەتە دکەم کاک کەنعان و خەڵاتکارێن بادینان تیڤ هەر پرسیارێکتە هەبی دەست لیفشیانی خودێ بەرسندا Mamosta yanî berê em biçin nav babetê manî û diyaneta wî û bijne eqîda wî û nehcê wî felsefa wî em destpêkê manî binyasin manî xwe kî ye çi kesk e ئەبخۆمانی کوڕێ پاتک بابێویە bel مریەم دایکاویە ماڵباتێکی دەوڵەمەند بینە بابێوی زەردەشتیەتێ دێبتە مەسیحی الناو مەسیحیەتێش گروپەکی دیل مەسیحیەتێ جودا دبن بناوی مختەسەلە دیشتە ناو وی گروپەی الهەمەدان دهێتە بابل سەردەمێ ساسانیە هەردە شێرێ ساسانی دێتە بابل وێرێ مانی دێلدایک بیت مانیک و دێلدایک بیت هەتا شەش سالیە دێکەفتە بن تعلیماتێ بابێ خۆ بابێویژی ئینسانێکی ڕۆشنبیر بیە وان دیانەتە فێری مانیت کرد طبعاً بابێوی زەردەشتی بیە معلومات سەردینێ زەردەشتی هەیە سەردینێ مەسیحی هەبیە پشتی شەش سالیە 12 سالیە مانی حرەکاتێوی بترد بن سەر ئەدیانە مطالعێت کرد سەر هەمی ئەدیانە مطالعێت کرد سەر دینێ زەردەشتی مەسیحی وەلێتێت گەنجیوی گەنجێکی پڕ بزاف بیە دۆست و هەواڵە بۆ خۆ پەیدات کرد ئەوژی سەردینێ بابێ خۆ بیە لێ ویدڤە تشتێکی مەزنتر چێکرد تشتێکی مەزنتر چێکرد ئەوە بوو کو گەنج بوو مانی نهێنی ئیعلامێ مانەویەتێ کرد دینێ مانەوی مانی بوو بۆ عفو مانی ئەسڵێ خۆ ڕێکەزێ خۆ نەکوردە ڕەگەزی خۆمانی کووردە کووردە خەلکی هەمەدانن بەلێ و دیانەتی خۆشی سەرەتا کوردستانی وی بەلاوەکری بینێ دوڕوویبارە بەس وی وەختی نەتگوتنە کورد یعنی ئەم ناو ملەتە ئیران بین دگوتنە هەموو ئەقوامی وێرە ئیرانی ئەمژی طبعاً جز ئەشین الئیرانێ پارزژی جز ئەکن الئیرانێ ئیران نملەتە مجموعەك ملەتن کۆکتێلە طبعاً ئەگە بێژی ئیرانی کورد ئیرانینە کورد بۆ ئیرانینە ئیرانی نەقەومەکە ئیرانی یعنی قەومی ئاری تعریفی ئیرانی بکەی یعنی نەتەوێ ئاری ئەمژی نەتەوێ ئارینە بۆ مەجموعەك ملەتی گەلک شاخژێت چن ینی گەلک شاخژێت چند دێبنا نەتەوێ ئاری وەکو چەقێدارا بەێ وێجەمانیژی نەتەوێ ئاریە بەزل کوردستانی بیە هەمەدان ئەکباتان وێرێ بیە بابێوی باب هەمەدانیە دایکژی عینی تشتە تێسفونە دایکاوی یعنی کوهاتینە بابلژی هەمدیسا بابێوی بازرگانێک بیە یعنی وەز حال خۆش بیە و قەولێ ئەڤڕۆکە بەر هەندێ مەجال هەبیە مانی تعلیماتێ باش پەیدا بکات و کابرایەک بیە بۆ ئاخفتنێ نەدووە پێشکەشکردنێ زیرەک بیە خۆ نەدووە هەمی کەس نەشێت پێشکەشکە نوکە دەبێژن فلان زیرەک و متەکەلم بوو نەدووە تو تبیا بزانی چاوە دێ پێشکەشکەی چاوە دێتە ئەسیرێکەی مانی کەسێک بیە نەدوێوی و ئەسەر بیە نوکە گەلک کەسی دی نەدوێ پێشکەشکەن نەدوێوان نەموئەسرە نەتە ئەسیرێت کرد بەس نەدوێ مانی حرەکەت سەر شاهێت ئیرانێت کرد وەختی تاخت حرەکەت سەر ئینسانێت ئەدیانێ دیت کرد و دینێ خۆ بەجێ بێلن بێنە ناو دینێوی کابرایەک بۆ ئیدعای پێغەمبەریە کریە ئیدعای پێغەمبەریە کریە 24 سالیە بەریەنگی نەهێنی عینی تشت بیە ناوێ دینێ خۆ کریە دینێ مانی کتێبێت زۆرێ نوویسی طبعاً
خارجیان دێک و پێغەمبەر بیە نویسکارێکی باش بیە ئەسلەن ڕسمگرتنی ئەم دێ بەحسێ ڤایەکی کە بکەن هەر ئەوە بیە بەڵێ. لە ڕسمگرتنی ئیبداعی کری ئەم دەستپێکی بزانم ئنۆ دیانەتامانی ئاینێوی یعنی وەک بژن سەر چ بنەما بوو ئەرکانی وا چ بوو بنگە هێوێ چ بوو ئەرکانی ئاینی بەس ئەزابێ خلاصکەم بەلکە. ڕەسام بیە شاعر بیە پێغەمبەرژی بیە و کتێبێ دویژی گەلک کتێب نویسیە هەندێک کتێبێوی هاتینە فەوتیان هەندێک کتێبێویژی مانە ئەرکانی دینێوی کوتوبە حسکری کاکەنعان ئەرکانی دینێوی وی المەسیحیەتی هەندێکی وەلگرتی بوزی هەندێکی وەلگرتی زەردەشتیەتی هەندێکی وەلگرتی مختەسەلە و مەسیحیەتێ هەندێکی وەلگرتی و دینێک ژێکریە چێکریە بناوێ دینێ مانیەت یعنی ڕۆناهی دانا بەشەریەتێ ئەوژی معتەقد بیە ناو دەروونێ بەشەری دوو هێز شەڕی بکەن خێر و شەڕ زەردەشتێتیش طبعاً عینی وەکی ئاریمان و ئاهرەمزدا عینی ئەو ڕەئیە هەبیە ئەمما مانی مەوزوعێ دینێ خۆ کامل کریە هاتیە بەلەم ڕووبارێ دیجلەی هاتیە حتا گەیشتیە ئیرانێ کوگەیشتە ئیرانێ وەروێرێ پاشابیە شاپور وێرێ پاشابیە دێت برایە شاپوری بناوێ پیرۆز دناسیت پیرۆز دێکەفتە بن تەسیرێ ئاخفتنێتمانی وەکی من گوتێ ئاخفتنێوی مواسر بینە دەبێشتی ئەس دێتە بە مەلالی مەلیکی تشتێ خۆ بێژێ مانی دێبەتە لالی مەلیکی وەختێ بۆ مەلیکی تاخوی مەلیک ژی دێکەفتە بن تەسیرێوی دەبێشتێ دینێتە دێکەمە دینێ ڕسمی بەس نەشیە بکاتە دینێ ڕسمی طبعاً بەس هاریکار بووگەر مەبەستێ شاپوری ئەو بوو دینێ زەردەشتی زەعیف کرد بۆ وی تەسەورت کرد ئەو موغێت زەردەشتی مرۆڤێت ئاینێ زەردەشتی ڕۆژێکێ دەوی سوڵتایی ویستینن شاپۆرێکی مەلکێ ساسانیا بوو ئەوژی کووردە تەبان ساسانیژی کوردن شاپور مەلیکێ ساسانیا بیە پشتی شاپور طبعاً دێمریت ئێکی دی دێهێت برایوی ئەوژی دێ باش بیت بۆ مانی عینی تشت باشیوی بەردەوام دەبیت بەس وەختێ بەهرام دەهێتە سەر حکم وەختێ خراپی وەزعێ مانیە لێجا مانی دەخوازیت بەهرامی ببینیت دێچیت داخوازی دیتنێ بەهرامی کرد بەهرام برای شاپۆرە بەهرام برای شاپور کوجێ شاپوری ویە مەلیکە ئیرانی بەهرامی ساسانی دەخوازیت ببینیت بەهرام دەبێ شتێ بلا ڕاگرن وەکی ئیستیعلاماتی ئەڤڕۆ تەقریباً گەلێک ڕادگرن وەک ئیهانەیەکێ پشتی دێتە وێرێ سلاوی بەرسف نادات بەهرام دەبێشتێت تو بەخێر نەهاتی تو هاتی دنیای وێرانکەی بەس بەری تو دنیای وێرانکەی ئەس دێتە وێرانکەم مانی طبعاً بەرسڤێویتت بێژیت ئەس عنسرێ خێرێمە بۆ خێری هاتیمە بۆ فەتحی دنیای هاتیمە مامۆستا ینی gelek jê derê dîrokî bêjin yan jî nakûkin ser vê boçonê ku manî ne nebiye û hindek bêjin yani muslih ijtimaiye نەچیە ne pêxember e ئەم خۆمانی پێغەمبەرە چکە کتێبێت هەی مهمترین کتێبێوی ئاژەنگە تعالیمێ دینیەت هەی بەری زاین بیە طبعاً 221 زاینیە و پشتی طبعاً زاینێ بیە 221 زاینی بیە ئەو هەتا ئیسلام وەختێ تێت ئیرانێت گریت احترامی مانیت گرید و دەواازەك جێ هاتیە کوشتن مانی وی دەواازەی ناوی دێلێنێت دەواازەی مانی یعنی مانی طبعاً وەختێ بەهرام ویت کوژیت بڕیاری کوشتنێ ویتە دەیەقتە سجنێ
دەست و پێویژی گرێدای بینە بەس ناو سجنێژی دینێ خۆ تەبلیغت کرد بێژی دەوێ هەنگت کوژن جەسەدا هەنی نەشێن ڕوحێ بن بکوژن ڕوحێ من دێمینیت ئەو دینە طبعاً پێڕەویکردن لێ گەلک زەحمەتە سانایی نییە ئێک متدەینێ مەزنێوە تڤیا ژنێ نەینن ژنێ نەینن دوو پتر تەرکێ دنیاە زهد تصوف تەسەوف ئەسلەن کەلیمێ تەسەوف ئەلمانی وهاتیە بەریمانی نەبیە وی تەسەوف بەلاو کرد ڕەبتێ ئینسانی گەل خودێ چاوێ خۆ بگرە و گەل خودێ وقد دیر کەت ژمەلەزاتی دنیای ئەوەیە نە زەواج و نە گۆشت و نە خواردن خۆ زەواج نەکریە خۆ زەواج نەکریە ئەو معتەقدە هەرچی دنیای هەیە ڕوحەیە دار بەر ئاژەل وەژینگە تڤیا بێتە پاراستن نەهێتە ئازاردان پێشی تڤیا نەهێنا ئەڤەش تعلیمێمانی بوو تعلیمێمانی پێشی مێروی ئەوانە تڤیا نەهێنا کوشتن ئازاردان نەهێنا ئازاردان مرۆڤی ئازار نەدات مەسەلەن عینەن دزی حرام کریە هەر زینا لالیوان حرام بیە ئەو مەلایەت ئاینیوە تبیە زەواجێ نەکەن یعنی هەتا متدەینترین کەسێوان تبیا خۆ بخەسینیت تەرکێ دنیاە بکات ئەوە دەبێژنێ مانەویەت پشتی کوشتنێوی بەهرەم هەندژێت ترسیا حتا نەهێلا کەس بزانیت مەیتێ ویلکیڤەیە طبعاً وەکی حەلاجی لێکردن پێستێوی کەولکردن تەژی کاکردن و دەواازێ جوندی شاپور هەلاوێست داخلك ببینیت بتە عیبرەت پشتی ئەنگی عردێکەوە شاردن کەس نزانیت نۆکات تەرمێ مانیل کیڤەیە چونکە بەهرامی گوت ئەوە دێبتا جێشی پیرۆز بۆوان و دێهێنا ئەوێوی دێهێنە سەر زیارەتێوی و دێتەقویەکی ڕۆحی بوانە چێبی تڤیان نەمینیت بەر هەندێک کەس نزانێکیوە بەس پێڕەوێوی ئەو جێ ئەو لاتیە کوشتن وێرێ کربینە پیرۆزمەندێک بۆ خۆ ئەمما خراپترین وەختێمانە وەختێ خەلیفێت ڕەشید بیە وەختی خەلیفێ ڕەشید مەهدی برای هارون ڕەشید هێرشێکی پیس کریە سەرمانیە گوتیاە هەر عردێکی هەنگ بگرن تڤیا بکوژن یەکەم کەس کە ناوێ زەندیقی کار هینایە سەر دینێمانی و زەندیق دنیای ئەو ناوە نەبیە هادی بیە گوتیە مانەوی یعنی زەندیق پەیوا زەندیق و خە پەیڤەکە فارسیە یاشمە ئان عەرەبیە تڤیا عەرەبی بی چونکە هادی بکارهینایە دژی ئەڤە دژی مانەویەتێ کارهینایە و دەست کوشتنێ وا کریە وەێ هات ئەوێ هاتە کوشتن ئەوێ تەسلیم بوو دینێ خۆ گوهار هەممی بەغدا گوتن هەزاران کەس هەبوو بەس پشتێنگی 200 کەسما ئەو 200 کەسژی نۆکە کەس نمایە چونکە کوشتن هاتە سەروە و ئەوێ مانژی یعنی دومایی کە بوان هات چونکە تو ئەگەر زەواج نەمینێت بنیادەم دێ دومایی کێت گەل وەختی تو نامینی طبعاً بنیادەم دێ دومایی کرد ئەوە ئێکل کێشێ دینێمانیە طبعاً ئەوان فکرت کرد و تعالیمێمانی توپ ئاوێ هەمی تشتی لێشەی پاقشکەی هەندێک خلاف گەل زەردەشتیەتی هەبیە طبعاً خلافێوی چییە زەردەشتیەت ئەوەی تەرگ نەکریە یعنی دنیایی هەردوو تشت دروست زانیە دین و دنیا ئاخرەت و دنیا و زەردەشتیەت وەختێ یەک مریە بریە دەخمەی ئەوانە وەختێ یەک مریە شوشتینە بەس بێکفن و دەفن ڕووسی کرینە بن ئاخێ ئەو فەرقە هەیە ئەوە خەتەرێک بوو سەر زەردەشتیەتی طبعاً ئیرانێ ئێک بارەگای ئەوەی بیە بارەگای بەهرامی بیە موغەکی زەردەشتی بناوێ کارتیر گەلک
دژیمانی ڕابە بله. ویبخۆ محکەمێمانی کریە ویبخۆ محکەمێمانی کریە و حکومی ئیعدامێ سەردایە بۆ هەندێک و دینێ زەردەشتێتێ بمینێت پاراستی ئیرانێ طبعا دینێ زەردەشتین و کە ئیرانێ هەیە پایتەختێوە یەزدا بەس ئەوژی گەلک کێم بین هل حتى افروكاجي هەتا ئەڤڕۆکەژی هي پاژێ ڕکواز لێبی منێ دیتی و وان ئاگردانەکە احتیمالە 1000 سال بیاگر لێ ناتبێ بەمراندن بەردەوام ئاگر هەلا ئاگر هەلا دینە قەدیمێ کوردایە زەردەشتی مانی مەزدەک هەرسێک ما مستا يعني بحث تشتكي دي بكن يعني ماني دفيا چه فكرة تحديدا يعني فكرة قد چه افكار دست نشان كري هبون ماني دفيا بلاوكت ناف خلقي ده مانی کوچونا و خەلکیت گوت ئەس هاتیمە ڕووناهیە بەلاو بکەمەوە خو معنا ناوي ويجي انغو روناهي ڕووناهیە روناهي ڕووناهیە بزمان فارسي ڕووناهیە نە کوردی ڕووناهی كردي کوردی دانیشمەند ئیرانی بێژن یعنی دانیشمەند ئەگە تعریفێ ناوێمانی بکەن بله هەر ئەوژی دێتەوە ڕۆنایی یعنی زانە زان مانی بخۆ معنای ڕۆ بێژە ساتیمە ڕۆناهیە بەلاوەکەم ئەو ڕۆناهیە ئەوەک و مرۆڤ یازار نەدات هەروەشیمە بەحەسکری مرۆڤ ئاژەل و ژینگەهەیە بپارێزیت و بله ئازار نەدات تعالیمی خاصێوان وەشی من گوت تەسەوفە و ئیدعای پێغەمبەری کریە گوتی وحی بۆ من هاتیە من ئەو وحی ناو خەلکی بەلاف کریە طبعا سەفەری هەندێژی لێکرد شوية هندي والصينيجي شوێ هەندێ و سێنێژی گەلب و زییا خفتیە و دیانەتێوی وەختی گەیشتی ئەوروپاشی وشوية مصريجي حتى مصريجي جهشت يا مصري سەریع بەلاوە بیە بله دیانەتێمانی بێژن سەریعترین نەوع بەلاوە بی بەرهەندێ پێشگیری لاتەکردن سەریعترین شێوەژی هاتە شکەنجەدان و ئاخریژی وی شێوەی تراژیدی هاتە کوشتن مانی حتا المحکەمێ ئەوەت بێشتێ بەهرام بێشتی تو هاتیە سەر دنیای بێکەلکترین مرۆڤی تو طبیبی هەتا تو چارەسەری خەڵکێکیش ناکەی چونکە وەختی بوو پێغەمبەر نەشیایدی تەبابەتێ بکات تو خەلکی چارەسەر ژی ناکەی مانیت بێشتێر چەندین کەس من عیلێت هەیە چارەسەر کردی من المرنێ ڕزگار کردی بله کەسێک نەبیە بۆ سوالێکی بێبەرسف بمینیت کتێبێ ویژی وی هەند حەش شاپوری کریە شاپورێ مەلیکێ ساسانی برای بەهرەمی کتێبێک سەروی نویسیە بناوێ شاپورگان بەحسێ تەعاملێ خۆ گەل شایە ئیرانێ دێکەت وە کە تێتە ئیرانێ پتر ئیرانێت مینیت پتر ئیرانێت مینیت خەڵکەکە یعنی ڕاستی تعالیمێ دوی هەتانۆکە زانکۆی دنیاە دکتۆرا سەرتێنە وەلگرتن زانکۆی دنیاە نەتنێ ئیرانێ دێنە و ئینسانێت پسپۆر سەروی دینەی ما گەلک هەیە بەس ئەو خۆ مەزنتری زەردەشتێتی زانیە هەتا یەکە لاخەفتنەویت بێژی دەست کێمتری زەردەشتێنیمە ئەوە لێرە سابت بیت ئەو کابرایە کووردە چونکە ناو کووردە هەیەنەوە کە کەس احتراف متفقا كو ماني كردة جدرن في ديانة ماني يا جبوزيتي بريه ومسيحيتي وزرادشتيتي باشا يعني ماني ليزي ذكريه فاديانتا يعني چاوية هەر تشتێکل وان دیانەتا وەلگرتیە ها جواب بريه ندايا ژوا بریە بۆ خۆ بله ژوا بریە بۆ خۆ و تشت ژێ زێدە کریە و هینایە بۆ پێڕەوێت خۆ بەلاوە کریە بۆ پێڕەوێ خۆ بەلاوە کریە و دەست سەفەرێ کریە دینێ خۆ بەلاوە کریە و هەندێک سەفیرژی چێکرین هەر سەفیرێک بۆ عەردێکی بڕێ کریە پشتی ئەو سەفیر شارەزای دیانەتێ مانیەت يعني تلاميذ توجد هبون حواريه ويد هبون سەتان و هەزاران خەڵکەکە بۆ خۆ بۆ بدەتە کوشتن و پاراستی بوو ئیرانێ گەلک پاراستی بوو بەس کو بەهرام هات وەزع بەرەو خراپە چوو ئەگەنا و
مەلیکێ ساسانی گەلک احتیرامی گرتن و دگوتن تو ئازادی بۆ خۆ تەبلیغێ دینێ خۆ بکەیت بەس ئەوێ بەرامبەر ویوەستا بەهرام بوو بەهرامژی موغەکی زەردەشتی بناوێ کارتیر تەسیر لێ کرد و ببتە دژی مانیەتی بەس مەجووسە حەجی نەتکرد مەجووسە بۆچی آخر تو کە دینێک تێ دژی دینێکی دی ئەگەر ئەوە جێگر بیت مەسەرەن زەردەشتیت نەدما زەردەشتیت نەدما یعنی هەگەر مانیەت هەو یعنی بەلاوە بە دا زەرەر دەشتی نهێ نەدما یعنی دی قضای سەرکە نەتما قەزایدا سەرکەن بەل بەرهەندێ وان دژایەتی کرد و وان بەریوە ئەو زەردەشتیە تێ ناوبەت زەردەشتیت ئەو ناوبرن ئەوە سابیە وی دیانەتی خۆ حەق زانیە لە هەمی دینێکی زێتر ئینسانی تر بۆ تێ دینێ من ئینسانی ترە لە هەمی دیانەتە ئەس خودی ئەزێ ڕێکری ئەو ئاخفتنەویە طبعا نەیا منە ئەە نەموەساقت چ جها یعنی ئەول کیرێدا مەسەلەن وەک بژن هااتیان ویساندن کتێبێت مانی نابە کتێبێویدا کتێبێوی ئەرژەنگ هەیە ئەم بەحسی کتێبی ویژی کەن شاپورگان هەیە ئەوی ئەنجیلێکژی هەیە ئەنجیلێک ژیەیە منە ئەنجیلێویە بەس مهمترین کتێبی شاپورگا ئەوەیە ئەرژەنگە و سەرتەعالیمەوی بەحز ئەمما کتێبێ دوی گەلک کاتینە سوتن و نەمانە هەندێکی مای ڕسمێ دوی ژیان دەکمانە بەێ بەحسێ ینی تە بەحسێ تختۆریاوی کرد هەندێک دیرۆکناوسە دبێژن مانێژی وەکی یعنی وەکی مەسیح بوو عليه السلام یعنی بژن وەکی مەسیح بوو ئەو قدراتن ئیلاهی هەبوون ینی هەندێک کەسن نساخوان دەستی خوسەروەرە ئەو دیت کرد ساخت بوون ئەس نزام وەک مەسیح بوواننا بەس ئەس زانم دکتۆر بوو و نەخۆش چارە سەر کریە نەخۆشێکی زۆر چارە سەر کریە یعنی علمێ تەبابەتێ لالی هەبوو علمێ تەبابەتێ لالی هەبوو یعنی نە قدراتی ئیلاهی بوون ئەم هەموو بن قدرەتی ئیلاهی لا يعني مقصدها من يعني النبوات يعني نبواتي ئەوێ دوڤڕەیەوی بە خودێ دایوی ئەوە ئەو علمە دوڤڕەیەمانی خودێ ئەو علمە دایوی وە دێشێت خودێوی ڤڕێکری ئەستان بە شەریەتێ نەجات دەت هەندێک برادەرێوی تشتێ سیر سەر هەنا بژن ئەو ڕسمێ مانی چێکری دنیای داهاتان و کە نمونە نیە خۆزی واز دیانەتێهی نابە واز دیانەتێهی نابە تنێ ڕسم چێکرد بە دا پتر دەنگ بەدات هەندی ڕسمێوی جانن یعنی ئەو دینە شاعر وەصفێ ئافرەتێ جوانە بڕسمێ مانی دێکەن یعنی طبق العسل دا ڕسمی دەرێخی بۆ ڕسمی گەلک بالا دەست بیە بۆ شعرێ بۆ فەن الخطابات فەن الخطاباتێوی ئەسلەن ئەمە عجیب بیە چوو بە هەر گوندێکی هەر باژێڕێکێت تەسیر دویف خۆتێلا یعنی خۆشەویستی خۆ تێخستە دلێ خەڵکەکێک و پشتی چونێویژی ئەو دین دێڵوێرێ بەردەوام بیت بله سيدا يعني معنوياتي ما بحسي كج يعني بس ما بشكل برفرهتر أساس كم بحسب كم شو علاقة الجل تصوفي هي أصلا تصوف الوي تأسيس بيها معنوياتي جماني تأسيس بيها شاوي خو بقرا بري خو بدا خودي ببينا پشتی هنگی تو تجارة توشي غلطين أبي توشي غلطين أبي بكراسي سبي طبعا تصوف كراسي سبي بيت برتا ربطك بينته وخودي تشيبيت ربطك الروحي أو ربطة وتكتو الشخرابية دير كبي نيزيكي قنجيابي وصل بل سيدا برهمن وي ديروكناس بيجن أوي دستخطة أسطرنجيلي أوي يعني الأسطرنجيلية أو دستخط يعني خط بيجي أوي تشيكريا وإنجيلك تشيكرياش 22 درجهانية باش اگر ام بحثي برهمن ماني بكن أوي برهمن نويسكي چند هنه برهمن نويسكي چلا بتريت هاي چل كتاب بترش چل كتابة بترش چل كتابة بس كتابي وي هندكي وال يبرنياس أرجنجا مهمتر كتابي وي بر دجمنه دوي لا ينجيلي وي اخستبينه بن آخي مدەکی زۆر مابوو
خەبیرێت ئەلمانی هاتن ئەو کتێب دەرێ خستن برن شیان هەندێکی ساخکەنەوە هەندێک ژیناتە ساخکردنەوە نۆکەژی محتەمە لە لێک بە کۆلین سەر هەبیت و ساخکەنەوە هەندێک ئەلمانیایە کتێبیوی هەندێک ژیل ئیرانی موزەخانەی ئیرانی هەیە بەس کولەن یعنی بارەمی دویات تشتەکردوی کابرایی نەمینیت کو خەڵکێک دووی سەروی مەسەلەی بچن طبعا ئەوە کوشتنەوی بۆ زەردەشتیە حەفلەک بۆ هەوان حەفلێکی مەزن کردوان شیان شاپوری بەهرامی قانع بکەن و بەهرام مانی بکوژیت الجهة دي من خاندية دبيجن يعني ماني حتى موزيك جيب كارت إنا تعاليم خدا مانی بالضبط پرسیارێکی جوانە مۆزیک ژی کار هینایە مانی شعر مۆزیکی بۆ خەلکی گوتینە شعرێت خۆکوی چێکردن وی خۆ چێکردن خەلکێ دۆر خۆ خڕڤەکری و دوعاە بووە خاندی دەست سەرێوان داهینایە و ئەکادمیەک چێکریە طبعاً ئەو تەڵەبێ خلاص بین ڕێت کرد عاردا ڕێت کرە سەراسەری دنیاە بۆوی پەیامێوی بگەینە هەموو دنیاە بەس بیدایەت ئەلبینێ دوو ڕوویبارە دەست شۆلێ خۆکریە کە کوردستانە يعني بلاد ما بين النهرين بلاد ما بين النهرين وكعرب دبيجن بلي يعني أو عرضة تاريخيا عرضة كردان من طبعا عردێ کووردا بەرفرەترژی بیە وەختی میدیا ئەگە تو حسێ بکەی بله عردێ کووردا گەلک بەرفە قسمەشی زۆر مەزن هەتا بەغدای هەتا بەسرا کووردا چێکریەگە بێ دیف تاریخی مەلیکێکی ساسانی دیانە تاوی پشتی میلادی ئەمانە پشتیش دایک بوونا مەسیح پشتی نەبەری پشتی بەس بەری ئیسلامیە بەری ئیسلامیە پشتی دایک بوونی حەزرەتی عیسایە دیانەتێمانی بله بله مامۆستا يعني ئەمێ بەحسێ انتشارە دینێوی بکەن بەڵاوابوونا دینێوی ئەمێ بێژن بەحسێ مەذهبی بکەن هەمدێ بەحسێ فەلسەفاوی بکەن جیانێدا بەس ئەمێ بچن بێژن مەسیراحەکی بدەناخوا ئەم دێ بەحسێ vê tiştê بکەن بەشێ دوێ داژ vê dîdarê بینەرن هێژا ئەv بەشە هات دوماهی کات حتا بەشێ دوێ چاوەڕێمە بن و هەر ساخ بن.